بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر دێمەوە دیداری و بەڕێز و خۆشەویست لە بەشی دۆمی پرۆگرامەکەماندا کە تایبەت بوو لە هەفتەی پێشودا بە تاوتوێکردن و بە قسەکردن لەسەر ویست و ئەنگێزەی فراهەرێمی لە عێراقدا و کاریگەری لەسەر پرس و دۆزی کورد و خاکە نەگەڕاوەکەی و هاوکات پرسیاری ئەومان کردبوو کە چارەنووسی کەرکووک لەم هەلومەرجە سیاسیەنەوەی کە عێراقی پیادا گوزەر دەکات بەرەو کوێ. لەگەڵ بەڕێزان کاک فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات بەڕێوەبەری سەنتەری لێکۆڵینەوەی استراتیجی لەگەڵ بەڕێز کاک شۆڕش حاجی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هەروە ئەو میوانە بەڕێزانەی تریش کە لێرن خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەاندن. زۆر بەگەرمی بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. هاوڕێیان سپاس، ئێوەش بەخێر بێن، سەر چاوان خۆشحاڵ بووم. لە هەفتەی پێشووی پرۆگرامەکەماندا بەڕاستی دوو پرسیار ئەمیزبی کەم بەڵام کاتەکەوەکو پێویست ڕێگەی پێ نەدام. ئەویش ئەوە بوو ئەمەی کە لە هەندێک پارێزگای عێراقدا ئەگوزەرێ، ئەمە ویستی شەقامی عێراقیە یان ئەتوانین بڵین بەشێکی پەیوەستە بێتەوە بە معادلەی ئیقلیمی و بەرژەوەندی هەندێک وڵاتی ناوچەکە؟ ئەمە هەموویەتی ئەوە کە تۆ باسیەکەیت، بەڵام ئەبێت ئێمە پارچە پارچەیکەین. یعنی هەندێکی پەیوەندی بە هێز ئەقلیمیەکانەوە هەیە، هەندێکی پەیوەندی بە پەرەسەندنی ناکۆچی نێوان گروپەکانەوە هەیە، هەندێکی پەیوەندی بەوە هەیە کە سیاسەتێک لە ناوەند پەیڕۆ ئەکرێت ناڕەزایەکی زۆری بۆ خۆی دروست کردووە و گروپی شەیە دژی ئەم سیاسەتە کارەکات. لەبەرەوە هەمووی بەسەریەکە ئەم قەیرانی ئێستای دروست کردووە. زۆر باشە. هەست بەوە ناکەی کە تا ڕادەیەک جۆرێ لە جیابوونەوە ئەبینرێ لە شەقامی سونیدا لەگەڵ کۆمەڵێ سەرکردەی سونیدا کە پۆستیان هەیە و هێزیان هەیە لە ناو عێراقدا لە ئێستادا؟ خۆی ئەو جیابوونەوەی هەبوو، چکە شەقامی سونی شەقامێکی یەکگرتو نییە. بەڵگەشم بۆ ئەوەیە کە ئەمانە لە کاتی هەڵبژاردنە هەمویان یەکیان گرت، یەک لیستیان دروست کرد، لیستێکی گەورەیان دروست کرد بە ناوی لیستی عێراقیە. پاشان ئەم لیستە وردە خەڵکی لێ جیابەوە و خەڵکی لێ هەڵوەری و ئێستا ئەگەر پارچەکانی کۆ بکەیتەوە لیستێکی باشە، گونجاوە، بەهێزە، بەڵام هەرێکێک لەوانە لە پڕێکە جیابوونەوەی خۆی ڕائگەێنێت لیستێکی بچووکتر پێکدێنێت یاخود لەگەڵ لیستی تریەکە گرێتەوە. ئەمە بەڵگەی ئەوەیە کە بۆچوونێکی دیاریکرا و یەکگرتو و بەهێز لە ناو سونەکانە سەبارەت بە مەسەلەکان نییە، بەڵام وەکو چۆن لە کاتی هەڵبژاردنە کە مەسەلەیەکی چارەنووسسازە ئەتوانن یەک بگرنەوە و یەک سیاست و یەک هەڵوێستیان هەبێت. پێم وایە لەم مەسەلێش کە ئێستا لە ئارادایە لەبەرەوە هەڕەشەکە بۆ سەر هەمویانە دەرفەتێکێک کە ئەوان یەک بگرنەوە یەک هەڵوێستیان هەبێت. هەمان بۆ چوونەتەیە دیدێکی جیاوازتان هەیە بەڕێستان لەسەر جیابوونەوەی شەقامی سونی، هاوکات ئەو ڕستێکی تریشی بۆ زیا کرد دەڵێ هەست بە پەرتی شەقامی سونی و جۆرێک لە ناکۆکیەکەین. جەنابتان هەمان خوێندنەوەتان هەیە؟ هەمان خوێندنەوەم هەیە، بەڵام بە پلەی یەکەم من پێم وایە ناڕزایی خەڵکی سنووری ئەو پارێزگایانە لەوەی کە بودجەی تەواو و بەرنامەی گەشە پێدانی ناوچەکەیان نییە و هەم لە بەغداژ نوێنەرایەتی ئەو پارێزگایانە لە دام و دەستگاکانی عێراقەوە پێی دەستور و پێ و ئیتیفاقی کە حکوومەتی لەسەر پێکاتوە ئەوەیە کە دەبێت نوێنەری هەموو پارێزگاکان بە پێی نسبەی سوکانی خۆی هەم لە بودجە هەم لە پۆستەکانی ناو بەغدا و دام و دەستگاکانی ناو بەغدا ئەبێ نوێنەریان هەبێ. ئەوان هەست بۆ دەکەن کە پراوێز کراون، حسابیان بۆ ناکرێ. ئەمە بەڕای من سەبەبی یەکەمە لە ئەم بڵین تەوژمی هەستکردن یا داواکردن بە پێکێنانی هەرێمی سەربەخۆ، بەڵام بێگومان ئەو هێزە دەرەکیەکان و تەسیری ئەقلیمی لەسەریان و ئەو ناکۆچیە مزمینە توندەی بینی شی ئەو سونەش لە بەغدا ئەوە شەرکاریگەری خۆی هەیە. ئەمە تا چەندە خزمەتی بۆ چوونەکانی پێشووتری جەنابتان کە لە پرۆگرامی پێشوودا خستانە ڕوو کە پێتان وا بوو چارەسەرکردنی خاکی نەگەڕاوە و پرسی ناوچەی جێناکۆک لە نێوان کورد و هەرێمەکاندا تا چەند خزمەت بە کورد دەکات ئەم ناکۆکیە؟ من پێم وایە ینی خۆی ئەگەر ینی لە دنیایەکی ئایدیەڵ لە دنیایەکی زۆر گونجا و باش کە بە خەون و خەیاڵ دروستی بکەین، ئەوە وایە کە دەوڵەتمان هەبێت، دەوڵەتمان نەبێت لەوە لە دەرەجەیە دوای ئەوەیە کە لە عێراقێک بین ئەم عێراقە هەموو مافەکانی گەلی کورد، هەموو ناوچە دابراوەکانی کورد بداتەوە، هەموو مافەکانی گەلی کورد دەستەبەر بکات، ببین بەوەی کە خۆمان دەمانوێت ئەگەر دەوڵەتیش بین هەر ئەوەمان بێت. وەک چۆن ئێستا لە ئەوروپا لە دوای حربی عالەمی یەکەم و دووەم چەندین وڵاتی بچوک بچوک دروست بوو، ئێستاوە جارێشتر هەموو بەیەکەوە کۆبنەوە ئەیانەوێ وحدەیەکی ئەوروپی دروست بکەن. یعنی ئەمەش وایە من ئێستاشە لەسەر ئەو بۆچوونەم کە وەکو پێشوش باسم کرد کە ئەم عێراقی کە بەو شێوەیە دروست کراوە ئەبێ دوو ڕێگای هەیە، یان پارچە بوون یان
دەستە بەرکردنی مافی هەموو پێکاتەکانی عێراق کە من پێم وایە دروست دووبارەیەکەم و کە من پێم وایە دروستکردنی سێ دەوڵەت لەنا ئەم دەوڵەتی عێراق لەم هەلوو مەرجە سیاسی و نێودەوڵەتی و سیستمی کە ئێستا لە ئارادایە ممکن نییە بۆیە باش حەلی دووەمان ئەوەیە کە لەو عێراق مافەکانی گەری کورد دەستە بەر کەواتە بەڕێستان وشەی ئیدیال و ئەوەتان بەکارهێنا ئێمە پێشتر لە ماسمیدیای کوردیەوە ئەو ڕستانەمان لەسەر زاری سیاست مەداران بیستووە کە دەوڵەتی کوردی خەون و خەیاڵە کەواتە بەڕێزیشتان لەگەڵ ئەم ڕستێدا من واناڵم بەڵام ئەڵێم ێنی خواستی کورد داوایی کورد و حەزی کورد ئەوەیە و مافی کوردەوەیە کە ئێمە دەوڵەتی سەر بەخۆمان هەبێت بەڵام خەونە نەخیر خەون نییە بەڵام من ئەڵێم ئەمڕۆی عێراق لەمڕۆی عێراق بم هەلوو مەرجە سیاسی و نێودەوڵەتی ئەمڕۆ لە عێراقدایە جیابوونەوەی کورد بە ناوچە دابراوەکانەوە بە کەرکووکەوە لە عێراقی ئەمڕۆ ممکن نییە مناڵم ئەمە ئیتنابی ئیشی بۆ بکەین و مناڵم ئیتر ئەمە شتێکە دەبێت لە هەموو معادلەکەی خۆمان دەری بێنین بەڵام ئەم لەم هەلوو مەرجەی ئێستا بم هاوچیشەی ئێستا هەیە ممکن نییە بەڵام ئەمە مافێکی ڕەوای گەلی کوردەوە دەبێت ئێمە کاریشی بۆ بکەین و مافی خۆمانە کاری بۆ بکەین بۆ دەستە بەرکردنی ئەم داخوازیانەمە ئەوەی کە پەیوەستە بێتەوە بۆ خۆتەزانی هەر گۆڕانکاری و هەر سینناارێکی تازەل کە لە عێراقدا دێتە گۆڕێ ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ پەیوەستە بێتەوە یا لەم سیپرسی کەرکووکی شەکات سەبارەت بە کەرکووک پێتان وایە ئایندەی بەرەو چۆڕات من بۆ مەسلەی کەرکووک پێم وایە ئێمە دەستورمان هەیە و دەستوری عراق هەموو گەلی عراق بە زۆرینەی دەنجی لەسەرداوە و کورد پەسەندی کردووە و لە ناو دەستور مادەی 140 هەیە کە مادەیەکی دەستوریە و ئەم مادەیە دەبێ کورد هەمووی بەیەکەوە و سەرکردایەتی سیاسی کورد نەخشە و پلانی گونجاو دابنێ بۆ جێبەجێکردنی مادەی 140 و هەموو ئەو کارتی فشارانەوە هەموو ئەو کارتی هێزانی کە ئێمە هەمانە ئەبێ بەکاری بێنین بەرامبەر بە حکوومەتی مرکزی بەغدا لەگەڵ لایەنە سیاسەکانی تر بۆ جێڕانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان بە پێی جێبەجێکردنی مادەی 140 ئەگەر چی مادەی 140 ئەگەر باز لە مادەی 140 خۆی ئەم هەر خۆی بەتەنیا بابەتێکە زۆر هەڵدەگرێت کە بڵین بۆچی سەرکردایەتی سیاسی کورد کاتی خۆی مادەی 140 بەم شێوەیە قوبوڵ کرد یا بۆچی چۆ ژێرباری دان پێدانان بە جێڕانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان لەسەر لەبەر ڕۆشنایی مادەی 140 بەڵام کە ئێستا مادەی 140 مادەیەکی دەستوریە و دەنگمان پۆداوە ئێستا ڕەنگە تاکە چارە بێ بۆ جێڕانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان بەڵام ئەوەی کە جێگای داخە نەخشەیەکی دیاریکرا و پلانێکی داڕێژرا و استراتیجیەک لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد و لایەن دەسەڵاتدارانی کوردەوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە ئارادانە بۆ ئەوەی هەم هەدەفەکانمان دیاری بکەین هەم پێداویستەکانی جێبەجێکردنی ئەو مادەیە دابین بکەین و نەخشە دابنین بۆ هەموو ئەگەرەکان خۆمان حاضر بکەین بۆ ئەوەی مادەی 140 وەکو پێویست جێبەجێ بکرێت بۆ ژێرانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان بەڵام ئەوەی کە بەدی ئەکرێ ئەوەیە کە من لە خۆمەوە ینی هەندێکی زانیاری هەندێکی پێشبینیە هەست بەوە دەکەم کە ڕەنگە ئەم تەوەجوهی بەهرێم بوونە لە پارێزگاکان شتێکی وا بێنێتە ئارایەوە یا نەخشەیەکی وا لە ئارادا بێ کە کەرکووشیش بێ بە هەرێمێکی سەر بەخۆ دوایەوەی هەندێک لە ناوچە کوردنشینەکانی بڵین ناوچە کوردەکانی چەمچەماڵ و کەلار و کفری ئەوانە بێتەوە سەرهەرێمی سەر کەرکووک کەم پێم وایە ئەمە مەترسێکی مەسەلەیەکی گرنگە دروژاندووە کە لێتە پرسم بۆچی ئەمە مەترسێکی گەورەیە دواتر بۆمان ڕوون بکەرەوە بەڵام باسی دەستەواژەی نەخشەدانانت بەکارهێنا تا چەندە ئێستا کورد بە ڕۆحیەتی نەخشەدانانەوە بەرامبەر بەم سینناریوانە وەستاوەتەوە تا چەندە هەستەکەی کورد بە ڕۆحیەتێکی دووربین و درێژخایانی استراتیژیەوە بیرەکاتەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسانەدا ئاکات بەم جۆرەیە یا هێشتا هەر بە ڕۆحی فراکسیۆنیەوە لەگەڵ ئەم پرسە تازانەی عراقیشدا مامەڵاکات بەداخەوە تا ئێستا ئەوەی بەدی دەکرێت کە هیچ نەخشەیەکمان نییە نەخشەیەکی یەکگرتووی کوردیمان نییە نە بۆ ژێرانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان نەبوو شێوەی مامەڵەکردن لەگەڵ ئەم قەیرانانەی کە دێتە پێشەوە لە عێراق تەنان لەنا ئەو حیزبانەی کە هاوپەیمانی استراتیژیشیان هەیە زۆر بەوازەحی هەز دەکەی کە بۆچوونی جیاجیا هەیە یعنی نەک نەخشەمان نییە ڕای وەک یەکیشمان نییە لە بەرامبەر ئەو قەیرانانی کە دێتە پێش باشە ئەم دەستەواژەی کاکشۆڕژ وەکو سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەربگرین ئەڵە تەنانەت لە ناو نەک لایەنێکە بڕکێکارەکان لە ناو حیزب هاوپەیمانەکانی استراتیژێکی ڕوون و ئەجندا و ڤیژنێکی وازەح نییە بە ئاراستەی ئەم سینارە تازانی کە لە عێراقدا دێتە گۆڕێ ئەمە چیمان پێڵێ ئەمە پێمانەڵێ بردنەوەی خاکی نەگەڕاوە زامنە یان لەمەشیان ناشکست پێم وایە ئەمە باتەوە سەر مەسلەیەکی زۆر
گرنگ ئەوش ئەوەیە کە عقلی کوردی خۆی عقلێکی استراتیزی نیە هەمیشە عقلێکی تاکتیکیە ینی کورد کە دانیشتوە نەخشەی داناوە بۆ 360 ڕۆژ نەخشەی داناناوە بۆ مانجێک دوو مانگ نەخشەی داناوە ئەوە واکات سیاسەتی کورد و بیرکردنەوەی کورد بیرکردنەوەی گوێت احتیمال دەکاتە سەر ڕووداوەکانی ڕۆژ احتیمال دەکاتە سەر کاردانەوە احتیمال دەکاتە سەر هەڵوێستی بەرامبەر احتیمال دەکاتە سەر بۆچوونەکانی بەرامبەر و احتیمال دەکاتە سەر هەندێک بەرژەوەندی ئانی کە ئێستا لە ئارادایە ئەمە ڕنگدانەوەی هەیە لەسەر ئەوەی کە ئێمە استراتیزیەکی ڕۆشنمان سەبارەت بە مەسەلەکان نییە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ناوچە جێ ناکۆکەکان هەیە من پێم وایە جگە لە مادەی 140 ئێمە هیچ بەرنامەیەشترمان نییە هەوڵدان بۆ جێبەجێکردن مادەی 140 ئەمە ئاوات و هەوڵی ئێمەیە و پێمان وایە لە ڕێگەی ئەم مادەیەوە ئەکرێ چارەسەرێک بۆ مەسەلەکە بدۆزرێتەوە بەڵام لێرە یەکشت هەیە باسی مەسەلەی کەرکووک و بوون بە هەرێم و ئەو شتانە هەیە من نازانەوە کاریگەریە بێت لەسەر مەسەلەی یانە بەڵام کاتێک ئەم مادەی 140 جێبەجێ ئەکرێت ئێمە ئەبێ بچینە سەر ڕیفراندۆم و لە مەسلەی مادەی 140 وشەی چارەنووس خەڵکی کەرکووک یا خەڵکی شوێنەکان خۆیان چارەنووس خۆیان دیاریەکەن لەبەرەوە ئەگەر خەڵکی کەرکووک ڕەزامەندیان لەسەر ئەوە نیشاندا کە ببن بە هەرێم ئەوە کەرکووکە بێتە هەرێم و ئەگەر ئەوان ڕەزامەندیان لەسەر ئەوە نیشاننادا ئەکرێ بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان سیناریۆ سێم هەیە یان ئێستا دوو سیناریۆمان هەیە یەکیان ئەوەیە کە ئەوانە دەنگ بدەن بۆ هاتنەوە سەر هەرێمی کوردستان ئەوە تریشان ئەوەیە کە ئەوان دەنگ بدەن بۆ هەرێمێکی دیاری کراو لەبەرەوەی هێشتا مەسەلەکە نەهاتۆتە کەەوە ناتوانین بڕیارێکی یەکلاکەرەوە سەبارەت بە مەسەلەی بن بەڵام ئەگەری سێمیشەیە ئەوش ئەوەیە کە لە تەنیشت هەرێمی کوردستان هەرێمی کەرکووک دروست بێت و هەرێمی کەرکووک هەر کات ویستی ئەتوانێت لەگەڵ هەرێمی کوردستانە یەک بگرێتەوە لە ئایندەیە هەرچەند من پێم وایە لێرە چێ لەو کێشانی کە دەستوری عراق باسی کردووە ئەوەندەی کە تەرکیزی کردوتە سەر دروستبوونی هەرێم لە پارێزگایەک ئەوەندە تەرکیزی نەکردوتە سەر ئەوەی کە دوو هەرێم چۆن یەک بگرن ئێمە یاسامان نییە تا ئێستا ئەوە ڕێکخات کە چۆن دوو هەرێم یەک بگرن و تەنانەت هیچ یاسایەکمان نییە یاخود هیچ میکانیزمێکمان نییە سەبارەت بەوەی کە ئەگەر دوو پارێزگای ویستیان یەک هەرێم پێک بێنن ئەوەش ئێمە هیچ یاسایەکمان نییە کە یاساکە نەبوو ناکرێت ئێمە بۆی بچین کەواتە نوع لە ئیباحەتی تایەوە نیە نەخۆی مافەکەی داوە بەڵام ئەو مافانە ئەبێت هەمووی میکانیزمی بۆ دابدرێت و شی بکرێتەوە ئێمە ئەوانەمان نییە ئەو دووشتەمان نییە زۆر باشە باسی کەرکووکە کاوەڵێ سێ سیناریۆ هەیە بەڕای بەڕێستان مخریجی ئەم سیناریۆوانە کێن ئەمڕۆ لە کەرکووک ئەنی هێزی کاریگەر کە لە کەرکووک تەسیری لەسەر دەنگدەری کەرکووک هەیە لایەنە سیاسەکانی عراقن بە تەکید لەوانیش سونەکان زیاتر بەڵام شیعش کاریگەری خۆی هەیە و بەشەکەی تریشی کە کاریگەری لەسەر دەنگدەری کەرکووک هەیە هەردوو حیزبی دەسەڵاتی یەکێتی و پارتیە کە کاریگەری زۆریان لەسەر دەنگدەری کەرکووکەیە کە لەو سێ خەیارە کامیان هەڵبژێرن کە کاتێک هاتە سەر ڕاپرسی دەسەڵاتی کوردی مەیە لە بەلای کام سیناریۆیاندا لەوانی کە ئەو باسی کرد تا ئێستا دەسەڵاتی سیاسی کورد لە ئیعلام و لە میدیاکان کە ئەوەی دەیبیستین باسی جێبەجێکردنی مادەی 140 ینی بڕین جێڕانەوەی ناوچە دابراوەکان یان ناکۆچی لەسەرەکانە بۆ سەر هەرێمی کوردستان ینی لە میدیاکانەوە ئەوە دەبینین بەڵام چونکە بەکردەوە من بەش بە حاڵی خۆمەوەندەی کە ئاگادارین و ئێمە لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی هەرێمی شەر ئەو مۆزوع ئەما وروژاندووە و لە هەموو دانیشتەکانیشمان باسەوەکەین ئەوەی کە غایبە لەنا لای ئێمە نەبوونی نەخشەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 وەکو لە دەستوردا هاتووە بۆ ئەوەی ئەو ناوچە دابراوانە بجێڕینەوە سەر هەرێمی کوردستان هەستەکەی مەئیوز بوون ئەڵەی لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێما دانیشتوون باسمان کردو ئەوشمان باس کرد کە دەبێت بۆ ئەم مەسەلانە نەخشەمان هەبێت پێداویستیەکان دیاری بکەین لێپرسینەوەمان هەبێت کە ئەم نەخشەیەماندانا بۆ ئەم فترێ سەقفی زەمەنی بۆ دابنین لەم فترێ ئەم نەخشەیە بۆ جێبەجێ نەکرا پێدا بچینەوە جارێکی تر نەخشەیەکی باشتر دابنینەوە ئەگەر ئەمە جێبەجێ نەکات نەخشەی بیمان هەبێ بۆی لە دەستمان نەچێت بەڵامبەرداری ئەو نەخشەیە بوون ئەوان سیناریۆی تریان هێناوەتە پێشەوە من ناتوانم لە جاتی ئەوان قسە بکەم بەڵام ئەوەی من کە ئەیبینم نەبوونی نەخشەیەکی تۆکمەی هەمەلایەنەیە بۆ ژێرانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ خەڵک کە قسە دەکەی هەستێک هەست بەوە دەکەی کە ئیتیجاهێکی شەیە لە ناو کەرکووک تەران لە ناو کوردەکان و ناو لێپرساوەکانی کوردیش لە کەرکووک کە کەرکووک بکرێ بە هەرێمێکی سەر بەخۆ وەک ئەوەی کە باس کرا کە لە داهاتوو
ئەو هەرێمە بچێتەوە پاڵ هەرێمی کوردستان یان بازدەوە دەکرێت خۆ ئەگەر ئەو بڕیارانەی مەجلیسی قادەی سەورە و دیوان ئەو بڕیارانەی دیوانی ڕیاسی ڕیاسی جمهوری عێراق ئەگەر ئەوانە هەڵبۆشێنەوە و چەمچەماڵ و کفری و کەلار بگەڕێنەوە سەر کەرکووک خۆ ئەگەر کەرکووکیش هەرێمی سەر بەخۆ بێت ئەوە زۆرینەی کورد دەبێت کە من پێم وایە ئەمە ئەگەر واش بێت زۆرینەی بە ژمارەش کورد بێت ئەگە هەرێمێکی سەر بەخۆ بن بەڵام دوا ڕۆژی ئەو هەرێمە بۆ کورد نابێت بەڵکو دەست کورد دەچێت بۆ هەتا هەست وەکو لە دەرەوەی پۆستەکەت و ئەوانە وەکو ڕووناکبیرێک وەکو ئەوەی کە لە سنتەری لێکۆڵینی استراتیژی کوردستانی و بە وردی چاودێری جم و جۆڵەکانی ناو ساحەی سیاسی عێراق دەکەی هەستەکەی لە دەرەوەی گوتاری ظاهر لە باتنداوە بە شاراوەیی هەستەکەی کارکردن هەیە بۆ ئەم سینناریۆیان کە بەڕێز شەڕش حاجی باسیەکەات خۆی گەورەترین هەنگاو لەم ماوەیەدا دەربارەی کەرکووک و بەوردی دەربارەی کەرکووک ئەو یاسایە بوو کە سەرکۆمار بۆ چاکردنی سنووری پارێزگاکان نردی یاخود ئەینێرێ بۆ ئەنجومەنی نوێنەران ئەمە هەوڵێکی کووردە بۆ دروستکردنی کەرکووکی کون واتە ئێمە لە هەڵبژاردننی پێشوون بە پێی ئەو ئەنجامانەی بەدەست هاتووە لە 150 کورد بەدەستی هێناوە لە 150 ئەوانی کە بەدەستیان هێناوە بە عەرەب و شیعە و تورکمانەوە ئەگەر ئێمە بتوانین کەرکووکی کۆن دروست بکەینەوە ناوچەکانی تر کە ئێستا سەر بە پارێزگای سلێمانین بگەڕێنەوە سەر کەرکووک ئەمە پێم وایە دەرفەتێکی باشتر بۆ کورد پێک دێت ئەگەر ڕیفراندۆم بوو سەبارەت بووی کە ئەم ناوچەیە ئەم کەرکووکە کۆنە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئێمە لە 150 زیاتر بەدەستێنین چونکە ئێمە بەبێ ئەوانش ئێستا لە 150 کەمان بەدەستێناوە لەو پرۆژەی بەڕێز تاڵەبانیدا وردی و دووربینی و حکمت چۆن هەڵەسەنگێنی ئەمە خۆی جێبەجێکردنیەکی مادەی 140 ینی ئەو لە خۆی ئەوەی پێشکەش نەکردووە مادەی 140 ئەو دەسەڵاتی داوەتێک کە یاسایەک دەرکات یاخود یاسایەک ئامادە بکات و بینێرێتەوە ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی سنووری پارێزگاکان بگەڕێنەوە بۆ پێش 1960 کاتێک کە حەزبی بەعەس هاتوۆتە سەرکار ئەمە هەوڵدانێکە بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە ڕێگای دەستکاریکردنی سنووری پارێزگاکانەوە بەڵام بەدڵنیای ئەم جێبەجێکردنەوەش ئەم جێبەجێکردنی ئەم یاسایش و یاساکە خۆشی بەبێ کێشە نابێت یان لە عێراق هەموو شتێک کێشە ئەنێتەوە یەکێ لەوانە ئەم یاسا ئەم پێشنی ئەم پرۆژە یاسایە و هەر پرۆژە یاسایەکی تر کە ڕەنگە بچێت بۆ ئەنجومەنی نوێنەران ئەم یاسایی بەڕێز تاڵەبانی بە نەفعی کورد و کەرکووک کەشکێتەوە بەڕای جەنابتان ئەمە بەپێی ئێمە هەمومان پێگیری مادەی 140ەکەین لە مادەی 140 باس لەوە کراوە کە پێویستە کەرکووک بگەڕێتەوە دۆخی 1968 واتە ئەو ناوچانی کە سەر بە کەرکووک بوون لە کەرکووک قرتێنراون هەمووی ئەبێ بگەڕێتەوە بۆ کەرکووک ئەمە جابێجێکردنێتی ئیتر ڕەنگە هەندێک دیدی جیاواز لەم بارەوە هەبێت بەڵام ئێمە ئەگەر پێگیری مادەی 140 بکەین ئەوێت پێگیری ئەم یاسایش بکەین پێ وایە ئەوەندە هاوشێوەی یا هەنگاوێکی تەکاملیە بە ئاراستی جێبەجێکردنی مادەی 140 چونکە بەڕێستان لە هەنگری مادەی 140 بەڕێز کاکفەرید باسیەوە کە هەر کەسێک پشتگیری مادەی 140 بکە بێ پشتگیری پرۆژەکەی تاڵەبانیش بکات جەنابتان چۆن لێکێدەنەوە بەڵێ بێگومان ئەمە شتێکی ئەمە بەشێکە لە یەکێکە لە قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی 140 کە دەبێت سنووری ئیداری ئەو پارێزگایانی کە کاتی خۆی بە مەبەستی سیاسی بۆ تعریب سنووری پارێزگاکان دەستکاری کراوە دەبێت هەموو ئەو یاسایانی ملسی قیادە سەورۆ هەموو ئەو یاسایانی کە دراون بۆ لکاندن یا قرتاندنی بەشێک لەو پارێزگایانە یا لکاندنی بە پارێزگایەکی ترۆ دەبێت هەمووی بگەڕێتەوە دۆخی پێش ساڵی 1968 ئەمە بەشێکە لە مادەی 140 دەبێت 100% پشتیوانی بکەیت بەڵام ئەوەی من کە باسم کرد بۆچی ئەو مەسلەیە مروژان ئەڵێم ئەمە قۆناغێکە لە قۆناغەکانی جێبەجێکردنی مادەی 140 قۆناغی سەرەکی و یەکلاکەرەوە دەنگدانە ئیسیفتایە و ئایا ئەمە لە دانوستانەکانی پشتی پەردەوە کە لەگەڵ عەرەبە کرێ لەگەڵ عەرەبی شیعە عەرەبی سوننا ڕازیبوونی ئەوان بە گێڕانەوەی هەموو ئەو ناوچانی کە لە کەرکووک سنراونەتەوە و دراون بە پارێزگاکانی تر بژگرێتەوە سەر کەرکووک و ئەو ناوچانی کە لچێنراون بە کەرکوو ناوچە عەرەبیەکان بگەڕێنەوە پارێزگاکانی تر ئایا لە پشتی پەردەوە یعنی من ئەوە ئەڵێم ئایا لە پشتی پەردەوە هیچ سینناریۆیەک هەیە بەوەی کە ئەوان بەوە ڕازی بن بە مەرجێک دوایی کەرکووک بێ بە هەرێمێکی سەربەخۆوەکو چۆن دیا لە باسیەکە و ئەو باسیەکە من ترسی من لەوەیانە بۆ ئەترسی ئەترسم لە بەرەوەی بەپێی ئەو قسانی کە لە خەڵگەی بیستم لە کادرەکان لە برادەرەکان ئەوانەی کەرکووک یعنی باز لەوە دەکرێت بۆچی کەرکووک هەرێمێکی سەربەخۆ نەبێت کە زۆرینەی کوور دەبێت ئەو کاتە بەس ڕاستی تیانە
ئاخر هەرێمی کەرکووک ئەگەر زۆرینەی ئەگەر ئێستا بە ژمارەش زۆرینەی کورد بێ و بێ بە هەرێمی سەربەخۆ من پێم وایە دوا ڕۆژی ئەم هەرێمە سەربەخۆی کەرکووک بۆ کورد نابێ وەکو پێشتریش باسم کرد من پێم وایە تا هەتایە لە دەست کوورد دەچێت ئەمەش لەبەر ئەم هۆیانەی خوارەوە مەسەن یەکێکیان ئەوەیە کە بە حکمی ئەو سیاسەتە شۆڤینی بەعس بە تعریب و دەرکردن و دوورخستنەوەی کورد لە کەرکووک و بواردنەدان بە گەنج و مناڵی کورد لە کەرکووک کە بخوێنێ و بتوانێت خوێندن تەواو بکات ئێستا لە ناو کەرکووک گەر ئەو ناوچانەش بگەڕێن سەر کەرکووک باشترین و زۆرینەی ژماری محامی لە عەرەب و لە تورکمانە بێت باشترین و زۆرینەی ژماری مهندیس لە عەرەب و تورکمانە بێت من باسی ناو کەرکووکەکەم بێجگە لەوەی کە هێنا اینجا زابطی گەورە و ئیستیخبارات و تەیار لە کەرکووکە لە عەرەبە بێت تا ئێستاش لە شەریکەی نەوتی کەرکووک زیاتر لە 180 مهندیس و منتەسیبینی شەریکەی نەوتی کەرکووک عەرەبە کورد نییە و من پێم وایە ئەگەر ئەو خەتەرە بێتە دی و کەرکووک بێتە هەرێمێکی سەربەخۆ من پێم وایە وردە هەموو عەرەبی عێراق پشتیوانی لە عەرەبی کەرکووکەکەن وردە ئەرزەکانیان لێ ئەکڕن ئەرزەکانیان لێ داگیرەکەن و ئیدارەی ناو کەرکووک لە مامۆستا لە مفتیش لە حاکم لە ئەوە بەدەستی عەرەبەوە دەبێت ئەوەی ئێستا کە هەیە ئەمە ئیتیفاقی سیاسی بە وجودی ئەمریکیەکان بەڵام کە کەرکووک بێ بە هەرێمی سەربەخۆ ئیتر ئەو کاتە لەسەر ئەساسی پێکاتەکانی ناو کەرکووک و لەسەر ئەساسی کەفاعەت پۆستەکانیش دابەش دەکرێت باشە بەڵام خۆ ئەو مەحامیانەی کە باسییانەکەی ئەو مامۆستای زانکۆیانەی کە باسییانەکەی ئەو فڕۆکەوانانەی کە باسییانەکەی ئەو ئاسایش و زابتە خوێنەوارانی کە باسییانەکەی بەڵام خۆ لە دەنگدانە ئەوانیش هەر دەنگێکن خەڵکێکی تریش کە بە عزنە یەڵاو بخوێنێ هەر دەنگێکە بۆ مەسەلەن ڕۆڵی ئیسیفتا و ڕۆڵی ژماری دەنگدەران من ئەڵێم لە ئیسیفتایە ئەگەر کورد ئەگەر ئەم ناوچانە بڵین ئەم بڵین پرۆژەی سەرۆک کۆمار و ئەم یاسایانەی کە بەو پێی ئەو یاسایانە هەندێک ناوچە لە کەرکووک دابڕاوە هەندێک ناوچی پێوەلیکێنراوە ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ من 100% لەگەڵەوەم کە زۆرینەی ژمارەی خەڵک لە کەرکووک لە پارێزگای کەرکووک کورد دەبێت بۆ ئەگەر دەنگدان بدەن و کورد لەگەڵ ئەوە بێت کە بێتەوە سەر هەرێمی کوردستان بە دڵنیایی دێتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام ترسەکەی من لەوەیە کە ئەو بۆچوونە پێیا بووە کە ئەمە بکرێ بەڵام دوایی هەیە کەرکووک بێتە هەرێمێکی سەربەخۆ من باز لە دوای دروستبوونی هەرێمێکی سەربەخۆ لە کەرکووکەکەم بەڵام ئەم یاسایە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ بێگومان زۆرینەی کورد لە پارێزگای کەرکووک کورد دەبێت و بێگومان ئەوانش دەنگ بۆ ینی ئەگەر زەختیان لێ نەکرێ یا سینناریویەک لە پشتی پەردەوە نەبێ دەنگ بۆ دەدەن پێم وایە دەنگ بۆ دەن کە بێنەوە سەر هەرێمی کوردستان بەڵام بۆ چوونی تریش هەیە ئەڵێ دوای بەسەر بە هەرێمبوونێکی سەربەخۆ ئاسانترە بێ گەڕانەوەی کەرکووک هەر لەسەر مێزی ئەم بەرنامەیە و لەو شوێنە دوای ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە بۆ چوونێکی ترەیە کە پێی وایە زۆر ئاسانترە بێ کەرکووک بێ بە هەرێمێکی سەربەخۆ دواتر بە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بڕیار بن بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەمە ڕێگاکە ئاسانتر ناکات بەڕێزان چاوەڕوانمان بن پاش ئەم ناوبڕە وەڵامی کاک شەڕش حاجی و هاوکات پرسیارەکانی میوانە بەڕێزەکانیش ئەبیستین.